سڵاوی خواتان لێبێت من دکتۆر شارەزا قادر پزیشکی پسپۆڕی شیکاری نەخۆشیەکانی خوێن لە تاقیگەی پسپۆڕی تاوەری تەندروستی سمارت. ئەمانەوێت باسی کێشەیەکی تەندروستی بکەین کە ئەویش خەستبوونەوەی خوێنە یان خەستی خوێن. ئەم زاراوەیە بە تایبەتی لەم 1-2 ساڵەی دواییدا پاش بەڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا زیاتر لە ناو خەڵکدا بەکارهێنرا و زیاتر ناسراوە. لە ڕاستیدا خەستی خوێن وەک زاراوەیەک هەم جۆرێک لە ناڕوونی تایە هەم لە ڕووی زانستیشەوە توانین بڵێن دروست نییە، چونکە چەندین شیکاری تاقیگەیی هەیە هەرچەندە ئەم شیکارانە بە خۆیان جیاوازن لە یەکتری و بۆ مەبەستی جیاوازیش بەکارێن، بەڵام زۆر جار لە ناو خەڵکیدا بە خەستی خوێن ناسراون و تەنانەت لە ناو بەشێکی زۆر لە کارمەندانی تەندروستی و پزیشکانیشدا هەر بە پشکنینی خەستی خوێن ناوەهێنرن. ئەتوانین ئەو پشکنینانەی کە ناسراون بە خەستی خوێن دابەش بکەین بە 3 جۆرەوە. جۆری یەکەمیان هیمۆگلۆبینی خوێن یان بەرزی هیمۆگلۆبینی خوێن. بەرزی ڕێژەی خوێن ئەم جۆران ئەتوانین بالفعل پێی بڵێن خەستی خوێن، چونکە بەرزی هیمۆگلۆبینی خوێنیان خڕۆکە سوورەکانی خوێن ئەبێت هۆی زیادبوونی خەستی خوێن و ئەم جۆرەشیش پەیوەندی بە نەخۆشی کۆرۆناوە نیە. بۆ چەندین هۆکاری هەیە، یەکێک لە هۆکارە باوەکان جگەرە کێشانە، جگەرە و نێرگەلە. وەلەم حاڵەتەیشا ئەو کەسانی کە جگەرەکێشن و خوێنیان خەست بۆتەوە نسبەتی خوێنیان زیای کردو بەهۆی جگەرەوە ئەتوانن واز لە جگەرەکێشان بێن و حاڵەتەکە بەخۆی ئەگەڕێتەوە باری ئاسایی، واتە پێویست بە چارەسەرێکی تایبەت ناکە، تەنها وازینان لە جگەرەکێشان وردەوە دەخوێنیان ئەگەڕێتەوە باری ئاسایی. جگە لە جگەرەکێشان چەندین هۆکاری ترمان هەیە بۆ بەرزبوونەوەی خوێن، لەوانە هەندێ نەخۆشی سی، نەخۆشی دڵ، هەندێ نەخۆشی گورچیلە، هەندێ نەخۆشی دەگمەنی خوێنیش هەیە کە ئەگەری هەیە بێتەوەی بەرزبوونەوەی نسبەتی خوێن. تەنانەت هەندێ جۆری شێرپەنجەش هەیە کە نسبەتی خوێن زیادەکەن. بێگومان ئەم جۆرانە ئەبێت پزیشکی پسپۆڕ هۆکارەکەیان دەستنیشان بکات و چارەسەریشان بکات. جگە لەم هۆکارانەی کە باسمان کرد، جۆرێکی تایبەتی زیادبوونی هیمۆگلۆبینی خوێنیش هەیە کە پەیوەندی بە هیچ هۆکارێکی ثانەویەوە نییە. واتە نەخۆشەکە جگەرەخۆر نییە، هیچ نەخۆشیی تریش نییە لەوانەیە کە باسمان کرد، بەڵام خوێنەکەی هەر بەرزە. ئەم حاڵەتە ئەگەری زۆرە جۆرێکی تایبەت بێت لە بەرزبوونەوەی خوێن کە پێوترێت پۆلیتایسم یا ڕووبراڤێرە و ئەتوانێت پزیشکی پسپۆڕ لە ڕێگەی بینینی نەخۆشەکە و چەند شکارێکی تایبەتەوە وەکو سێرم ئێریترۆپۆیتین یان جاکتو بگاتە تەشخیصکردنی نەخۆشەکە و چارەسەری پێویستی بۆ دابین بکات. لە حاڵەتەدا چارەسەرەکەی بریتی دەبێت لە خوێندان، واتە ئەبێ ئەم نەخۆشە بە بەردەوامی خوێن بدات هەتاوەکو نسبەتی خوێنەکەی ئەگەڕێتەوە بۆ حاڵەتی ئاسایی. ئەمە جۆری یەکەمە لەو شکاریانەی کە ناسراون بە خەستی خوێن. جۆری دووەمیان بریتە لە دیدایمەر. دیدایمەر زیاتر دوای بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لە ناو خەڵکدا ناسراوە وەکو پشکنینێکی خەستی خوێن. بزانین دیدایمەر چیە؟ دیدایمەر بەخۆی لە جەستەی مرۆڤدا هەر کاتێک مەینێکی خوێن هەبێت، ئەم خوێنە مەیوە وردەوە دەشیە بێتەوە بۆ پێکاتەی ورتر، یەکێک لەو پێکاتانە بریتە لە دیدایمەر، کەواتە دیدایمەر نیشانەیەکە بووبوونی خوێنی مەیوو لە جەستەدا. و ئەکرێت چەندین هۆکاری هەبێت، لە هۆکارێکی سادەوە بیرە تا هۆکاری گرنگ و هەندێک جار ترسناکیش. چەندین نەخۆشیمان هەیە لەوانە هەندێک نەخۆشی جگەر، هەندێک نەخۆشی تایبەتی خوێن هەیە، هەندێک هەوکردنی تند جاری وهەیە، هەندێک شێرپەنجەش ئەبێت هۆی بەرزبوونەوەی دیدایمەر. لەم ساڵانەی دواییشدا دەرکەوت کە کۆرۆنایەکێکە لەو هۆکارانەی کە دیدایمەر بەرزەکاتەوە. سەبەبی بەرزبوونەوەی دیدایمەریش لە کۆرۆنادا ئەوەیە کە دەرکەوتەوە ڤایرۆسی کۆرۆنا ئەبێت هۆی چالاکردنی سیستەمی مەینی خوێن و ئەگەری هەیە بێتەوەی مەینی خوێن لە بۆریەکانی خوێن و تەنانەت ڕوودانی جەڵتەی دڵ و دەماغیش ڕوو بدات. لەبەر ئەوەیە کە دیدایمەر وەکو پشکنینێک لە حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا بەکارهێنرێت بۆ هەڵسەنگاندنی ئەو حاڵەتە لە نەخۆشەکاندا و پزیشکیش ئەتوانێت هەندێک دەرمانی تایبەتێ بەکاری بێنێ بۆ ڕێگریکردن لە مەینی خوێن و ڕوونەدانی ئەو حاڵەتە نەخوازراوانە. ئەمە جۆری دووەم بوو لەو پشکنیانەی بە خەستی خوێن ناسراون، وەکو بینین هیچ پەیوەندیەکی نییە بە هیمۆگلۆبینی خوێنەوە کە پێشتر باسمان کرد. جۆری سێمیان ئەو پشکنینانەی کە بەکارهێنرێن بۆ دەستنیشانکردنی هەندێک حاڵەتی پزیشکی هەیە کەوا لەو کەسەیە کات کە ئەو حاڵەتانەی هەیە زیاتر معەڕەز بوون بۆ مەینی خوێن لە خەڵکانی تر و لە ئافرەتانی دووجاندا معەڕەزترە بن بۆ لەبارچوونی مناڵ. بۆیە زۆر جارم پشکنینانە بۆ ئەفرەتانەش ئەنووسێن کەوا مناڵیان لەبارەچێ بۆ دەستنیشانکردنی هۆکارێکی. ئەو پشکنینانەش زۆرن، بۆ نمونە ئەنتیفۆسفۆلیپید ئەنتیبەدی، لوپەس ئەنتیکۆگولانت، پرۆتین سی، پرۆتین ئێس، چەند پشکنینێکن کە پزیشکی پسپۆڕ زیاتر ئەم پشکنینانە ئەنووسێت و دەستنیشانیان دەکات. وەکو ئەبینین ئەم پشکنینانە جیاوازن لە دوو جۆرەکەی پێشتر کە باسمان کرد، بەڵام بە شێوەیەکی گشتی لە ناو خەڵکدا هەر بە خەستی خوێن ناسراون. بە هیوای تەندروستی بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.